من وەستای مەطعەمم ینی خواردن دروستەکەم لە مەطعەم و کەشخانەکانە. جا ڕاستی ساحێب مەطعەمی ئێستا زۆرێکیان گۆشتی بەستوو بەکارهێنن لەم گۆشتە بەرازیلیە یان لەم مریشکە بەرازیلی کە ئەیهێنن بۆ کوردستان کە لەسەری نووسراوە حەڵاڵە. ئیتر ئەو حەڵاڵە ئەڵڵاهو ئەعلەم، من هینم نییە لەسەری. لە چەند مامۆستایەکم پرسیوە ئەڵێ بەکارهێنانی ئەو گۆشتە حەرامە. جا ئایا حەرامیەکەی بۆ من کە بەکاری هێنم، چکە من بە ساحیب مەطعەمەکەم ئاگادار کردووە کە ئەو گۆشتە باش نییە، ئەوەڵێ من ئەوە بەکارهێنم. ئایا من کە بەکاری هێنم و لێئێنێم بۆ منیش حەرامە بێ مامۆستا گیان ئازێت نەبێ؟ قوربانگیان طبعا بەکارهێنانی گۆشتی بەرازیلی و هندی ئەوانەی کە لەو وڵاتە کافرانەوە دێن بۆ وڵاتی موسڵمانان لە ڕێگەی قاچاقەوە دێن، طبعا هیچیان بسمیلایان لەسەری نەکردەوە، موسڵمانش سەری نەبڕیوە، کەواتە ئەوەی لێئێنێ گۆشێ ئەوەی ئەیهێنێت باشە هەمووی بەشدار و شەریکە لەو حرامەیە. وەیە جەنابیش کە ئەی تەقدیمی میوانەکانی ئەەکەی یا شێکی تو حازری ئەەکەی، حکمەکەی جەنابیشت هەروەکو حکمی مەطعەمەکەوە صاحیبی مەطعەمەکەوایە و ئەبێ و خاوەن مەطعەمانەش بەخوا بترسن. ئێمە مریشکی خۆماڵیمان هەیە و موسڵمان سەریە بڕێت. ئێستا کۆمەڵی کارگەمان هەیە وەبزان لە هەولێر لە سلێمانی لە ڕانیە ئیشیان سەربڕینی ئەو پلەوەرانەیە بە حەڵاڵی و بە شێوازێکی زۆر تەندروست و بە فرێشی خەنە بازاڕەوە. کەواتە هەر مەطعەمیەک گۆشتی بەرازیلیان هەندی بەکارهێنا حەقە کارمەندانی ئەو مەطعەمە ئیتر لە شاگرد و لە وەستاکان سەرەوەی خۆیان ئاگادار بکەنەوە بۆ ئەوەی بێن عقوبەی ئەم ساحێب مەطعەمە بدەن، بۆ ئەوەی ئەم فەسادە بەردەوام نەبێت. چکە بتوێن وەکو میوانێک وەکو مشتریەک ڕووەکەمە مەطعەمەکەی تۆ و بەنیازی ئەوە ئەو گۆشتان خۆم گۆشتێکی حەڵاڵ بێ، بەس کاتێک تۆ گۆشتێکی حەرام مەدەی بێ من تاوانبار نابم. من وەکو خۆم کە دێم نانەکە لای ئێوە خۆم تاوانبار نابم، بەڵام تاوانباری سەرەکی وەستاکەیە لەگەڵ خاوەن مەطعەمەکەیە کە ئەزانن ئەمە گۆشتی بەرازیلیە و گۆشتی هیندیە و موسڵمان سەری نەبڕیوە. ئەمە مەسائڵێ ئەو گەر مشتریەکە پرسیاری کرد تۆ بە مشتریەکە بڵێ هەمان گۆشت بەکارهێنێ، ئەو گۆشتێک کە بۆ نەبەرازیلیە، ئیتر سۆ سەرپشتی کە من هەر لەو بارەیە هەر گوناحبارە بم لەسەری کە بەکارهێنم. ئێستا یەک پرسیارە لە جەنابت دەکەم، ئەگەر ئەو مەطعەمە بنووسێت گۆشتی بەرازیلیمان لایە گۆشتی هیندیمان لایە، خوا هیچ کەسێکی خوات؟ وەڵی مامۆستا نەوەڵە بەس بە پێوی بازارەکەم زۆر جاوە کە کابرا هاتووی توتی ئەو گۆشتوتمە بەڵێ خواردویشێتیان بەلام و سیر بوو، وەڵی من خۆم بەلام و جایز نییە ئەو گۆشتە خواردنی و زۆریش پێم وتووە ئەم گۆشتە بەکار مێنە حرامە لە ڕوو شەرعیەوە باش نییە. بەڵام ئەڵێ من سەرپشکم کردووی کە بە مشتریەکە بڵێیت و تۆ هینە نەبێ بەسەریەوە. جا ڕاستی منیژم حکومە قورسە لەسەرم، بۆیە پرسیارم لە جەنابەکە مامۆستا. قوربانگیان وەکو وتم هەر حرامێک تۆ ئاگاداری بی بەشداری لەگەڵ صاحبی مەطعەمەکە. جەزاک الله مامۆستا گیان، بارەک الله. یعنی بەڕاستی بەڕێزان، یعنی کاتێک کە گوێت لەم نەوع قسانە ئەبێت وات دێت لە هیچ مەطعەمێکان نان نەخۆی، لە هیچ شوێنێکان نان نەخۆی. یعنی من خۆم بەڕاستی باشە لە مەطعەمێک لە ئەم مەنتیقەیە باشە ناوین ئەو شوێنە ناهێنم، وەڵی دوای ئەوەی نانمان خوارد علەساس ئێمە طبعا زستان بوو، علەساس ئێمە گۆشتی کەڵەشێری کوردیمان بان کردووە لەگەڵ قازە باشە. دوای ئەوەی کەوا چوم دەسم بشۆرەمی تر ئەو برایانە لێم کۆبوونەوە، ئەستاکە وتی مامۆستا بەتایبەت دوو قسەم لەگەڵتا هەیە. وتی مامۆستا تۆ ئێستا گۆشتی چی خوارد؟ وتم وەڵایی بەم زستانە علەساس من قازم خواردبێت. دەیوتی مامۆستا گیان من شێفم، من ئەو گۆشتە من لێم ناوە. والله ئەوە قازی کوردی نەبوو، قازی مەسلحە بوو، بەستوو بوو باشە. و تەنانەت ئەو مریشکەی کە خەڵکی خوا بە مریشکی کوردی یا بە کەڵەشێری کوردی، والله هیچی کەڵەشێر و مریشکی کوردی نییە، هەر هەمووی بەستوەکانەوە، هەر هەمووی مەسلحەیە. دەیوتم چۆن ئەمە ئەدەنە دەرخواردی ئەو خەڵکی ئەدەن؟ دەیوتی والله مامۆستا گیان چی بکەین؟ یعنی صاحب مەطعەمەکە ئەڵێ حەقتان نەبێ بە شێوازێک لێی بنێن باشەوە هەنێ دەرمانشی بۆ ئیزافە ئەکەین، چکە ینی دەستمان هەیە لە چۆن بڵێ لە لێزانین و کارامەی لە چێش لێنان و لە ئامادەکردنی ئەو گۆشتەیە. ینی خەڵک بۆ ئەزانی هەر گۆشتی کوردیە و قاز و مریشکی کوردیە. دەی بزانن ینی خەڵک ئاوا کەسابەت ئەکات، وێ بەڕاستی ئەبێ بزانن ئەو مەطعەمانەشی کەوا سەردانی ئەکەن ئەبێ بزانن خاوەنەکەی کێیە، لەخوا ئەترسێت لەخوا ناترسێت، و ئەو گۆشتانی کە پێشکەشی میوانەکانی ئەکات
مەستەحەیە یان ئەو گۆشتەی کە جەنابەت داوایەکەیت.